وەکو هاوڵاتیەک ئەمەوێ ئەوەتان بەبیر بێنمەوە کە لە دێر زەمانەوە وتراوە خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە. هاتنی ڤایرۆس و نەخۆشی کۆرۆنا کە هەموو جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە ئێمەش لەگەڵیدا مەترسیەکی لە ئەندازە بەدەرە بۆ ئێمە و بۆ هەموو جیهان. بۆیە پێویستە بە شێوەیەکی ڕێک و پێک و بە بەرنامە هەموو ڕێنمایە تەندروستیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکەین و لە ماڵەکانمانە خۆمان کەرەنتینە بکەین و تێکەڵاوی خەڵک نەبین، پاکوتەمیزی بە شێوەیەکی ڕێک و پێک بکەین و دووربین لە تێکەڵاوی و بەریەککەوتن لەگەڵ خەڵکانی تر و بۆ کاری زۆر پێویست نەبێ نەچینە دەرەوە. بەو شێوەیە توانین کەمێک خزمەتی وڵاتەکەمان بکەین، خزمەتی خۆمان و مناڵ و خزم و گەڕک و شار و وڵاتەکەمان بکەین. ئومێدەوارم بتوانین ئەوەکە جێبەجێ بکەین. سڵاو، ئەم کاتتان باش هاوڵاتیانی کوردستان. ئێمە پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەبین، پاڵپشتیان دەکەین بۆ ئەوەی سەربکەون بە سەر نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کە ئێستا بڵاو بۆتەوە. لە ماڵەکانی خۆمان دەبێنینەوە بۆ ئەوەی بە خۆشی دوای کۆتایی هاتنی قەدەغەکردنی هاتوچۆ یەکتری ببینینەوە و ئەوەتەخوازم هەمومان سەلامەت بین. پێم خۆش نییە هیچ ئازیزێکمان لەدەست بدەین، بۆیە باشترین شتەوەیە لە ماڵەکانمان ببێنینەوە و پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بین. سوپاس بۆ ئێوەش کە پابەندی ڕێنمایەکان دەبن و خۆتان دەپارێزن. ئێوە خۆتان دەپارێزن کەواتە ئێمە دەپارێزن. من سۆران سێژمەی چالاکوانی مەدەنی لە هەمان ئاشکرایەکەوە لە ئێستادا کۆرۆنا بۆتە بەتایەکی کوشندە و یەخی مرۆڤایەتی و جیهانی گرتووە. سەرباری ئەوەی کەوازانەکانی تەندروستی سەرگەرمی ئەوەنکەوە ڤاکسینێک دژی ئەم پەتایە بدۆزنەوە، بەڵام تا کوێستا نەیانتوانیوە. لەوڕا لە هەوڵەکانیشان بەردەوا من هەر بۆ وێشێکاوە باشترین چارەسەر و بەرگری بۆ دووربوون لە ڤایرۆسی کۆرۆنا پابەندبوونە بە ڕێکار ڕێنمایەکانی تەندروستی و مانەوە لە ماڵ و خۆکەرەنتینەکردن و پارێزگاریکردن لە خۆمان و خانەوەدەکانمان. من وەکو هاوڵاتێکی ئەو هەرێما لە ماڵەوە خۆم کەرتنە کردووە، ڕۆژانە خۆم خەریک کردووە بە سەیرکردنی فەیسبوک و خوێندنەوەی چەند کتێبێک. هیوادارم خەڵکیش لە ماڵەوە خۆی کەرەنتینە بکە، پابەند بی بە ڕێنمایەکانی حکوومەتی هەرێم و وەزارەتی تەندروستی.